هاتي من فلاحی زمان اوسا قدیم ها فلاحی 20 دونم زودانه پیمان 20 دونم زودانه پیمان بکالن کالیم نه و کیمیاوی دانه پیمان و بلاش سیاره دانه پیمان ترکتر دانه پیمان تا في سبيل بيكابا دانه پیمان تا حاصله بویم نرا علوه ما علوه بفروشیم نه و ماکینه دانه ما بحید نچی اجار ماکینه بکیم خومان جفت کردیم کردیم زراعت گل شتی کردیم 20 دونم دانه پیمان 20 دونم سینزه کرد ما زراعت گرموجیو من بوسان هەفت دۆنێ بکردمە باخ ولا بکردمێ باخ ولا ئاخیریشە دی لە دوای سەوەیە سقوتەکە هاتە ملیا سێنزە دۆنە من بردن کردنێ ماڵ و کردنێ شقق ئی هەفت دۆنەمە کەفتێ سەوپی میسا ئی هەفت دۆنەمە منیش کردمە سێ باخ دار نەهاتی دار ئەشکال نامەسەتی زەردەلو هاتی ئەنار هاتی ئەنجیر هاتی خۆرما هاتی انگور هاتی سیف هاتی زیتون هاتی ایا گشتی کالیما عرموت هاتی گشتی لتی کالیما الحمدلله و شکر بری دید و انتاج دیرید وقتی که زراعت چیشت کم او زوج دنیا کم جفتی کم دمیل لبیل خاصی کم دو آخر کید زراعت بزن چه توی بکید کید زراعت ارا باخ جیاس ارا بوسانی شو جیاس هیچ توفیری سرم نکرده. ایسا گونیه هن سنم کیمیاوی و 50,000 لتر گاز و 1000 دنه پیم من لا هفتگا 2 جیلیکان گاز مکینه که دوکار 40,000 که هر جان زمان وسا حسا داشتیم همان یک 3 برمیل گاز دانه پیمان و جیلیکان رون ارا مکانگان یا حسا داشتیم لبنزیخانه دانه پیمان ایسا نه گاز نه پیمان حساس نه رون حساس گیش و پاره خو ماسینیم و گران نیه نوشی حساس نیری نیه نه پیمان نه گاز نه پیمان نه رون نه هیچ نیوش نیه بس زل حساس خو ماسینیم من گاز سینیم من رون سینیم من کیمیاوی سینیم من ماکینه جفتی کار رامان که و پاره رامان کار که ایسا گیشتی و هوا پارس زيتون وقت نيمني تازه دارگه یک 5 سال 6 سال و پیش 5 سال و پیش شد تا رسید بر لسال یک دفعه برده دپید زيتون یک سال برده پید زيتون تا مراحل آب دیم نپی کم تا زيتون گورا بود هر گورا بیدی و پی زانی من چنیم نوه او که تواس و صندوق خابر مان کن او یک بود کمی صندوق و بنیان اختلافی اما ایسای زیتون سانزگا ارا ترشی بنی کنی ترشی هنی کن زیتونی هست قسم زیتونی هست خاص هن رونه اوان رونه قسم خاص نگه من رونیه من اللي بنا را ترشي مداري سكيم او دم بيو فاي خاص كم مقيتي كم تا وقت بوده حاصله مقيتي حفاظي كيم كيمياوي ده بيو اگر كيمياوي نما بي شو قوه غري كيمياوي سماد من بارك السماد دام بيان گشتي هپاي داري يا كمار پاي چال كرم سماد دام بيان اوي دام تا قوت بياشتو او سماد ده بيو ريشيغه قوت غري تفوت او سماد بي كمر زوجيش تفليش كده سماتك زوجه هش كيدو ريشو كوتيدو برغري اي دار تقريبا بيشم والله 6 سال عمري رديرم هي سا اوسا حالولا لو قاطع ديرم تقريبا دوسد وشتي دار زيتون ديرم والله الروجي مثلا كان امكانيه مان شوكيتي امتاني مرو بزن
4 دارە 5 دارە 6 دارە چنیم نەو تا نیمەرو نیمەرویش نانەخۆیم تێیم نەو هەم چنیم نەو تاشە کەیم لە سندوو هەک ڕەشە بیدی وەکار نیەتی هەک بێ سۆنز بایدی بە ئیمە لێ ئێستا ئینگەی زەیتونە گەور ئەس ئەیە لێ قەوتر بوود ئەک لێ قەوتر بوو دیزای خۆمان مەوسمێ وەختی چنینەگێ چنیم نەوێ ئەگەر ڕەت بووی لە مەوسم خۆی سیەوە بوو دی خراب بوود کەفی وەکار نیەتی نەڕا ترشی وەکارتی نەڕا چیشت والله دیگە زالم مانگێگە 2 مانگە تا وەختی خۆی ڕسی بەڵ نا خوەر تاسین یەکەی لە زەیتون گانی قایمە زەیتون تاسین یەکەی بەس لە ئەنجیر تاسیر کرد لە دار ئەنگور تاسیر کەی خۆرە محصولە ممکن دەمە پێیان ئەوەڵشی پایان دەمە بێڵ پایان خاستکەم سەماتیان دەم زێوەگەیەک قەڵبە بکەم و ڕەشیش دەیمنە لێ ڕەشن دەرمانە ئەن خۆیە دەیمنێ لێ ئەو حاصڵە دی خراونیۆ مەقەیتیگەم و ئاو وە سەمات و دەیمنە پێ و دارەگە دی هیچ و لە پینەتی مەکینێجی بۆ کارمان تێت ئەدەوات گاز هەوە کارمان تێ ڕوونەوە کارمان تێ کیمیاویەوە کارمان تێت ئەیەسا گشت مەکینەس هەوە کارمان تێ بێڵە قلاوە گشت ئەوە کارمان تێ ئەیش هەم حالێ زەراعیە زەراعس والله ئێستا یارم بینسبە خۆیك ئەدەوات حەدیثتر و دەرچیە ئەشکاڵی سە مەکائن دەرچی حەدیث هەن ناو باخ دەرچیە بوچگە هەس ئەشکال دەرچگە وەیسە من یانم کەس دامم نییە کە وەنەویسە من مەکینێ سەر مەڕە ناو باخ بوچک هەست دەمێت لە ناو باخ قەڵبۆڕان بکەیت قەڵبۆ بکەیت ئەگەر هەنێ نەکردی مکافە نەکردید و وەک مناڵ مەقەیەتی نەکردید و ئاوێ نیایت ئەبەروە پێی دیشنیە دێت تکیمیاوی دەیدە پێ دەرمان ڕشەکەیت سەمات دەیدە پێ نیەکە باە دار وەک مناڵە باە خزمەتی بکەیت خزمەتێکەی خزمەتت کرد سە گورچ شتێ هەست چەت وای بشی دار هەست زەراعەت گورچ شتێ هەست لە چەند ناحیەگە توای دار ئەشکال هەست لە ئێستا لە لای ئێمە گورچ شتی ناجەهە زەردەلو ناجەهە ئەنار ناجەهە ئەنگور ئەناجەهە تۆخدارات بشەم زەیتون ناجەهە ئەنجیر ناجەهە گەشتێ ناجەهە سێف ناجەهە گشتی داران ناجەهە لە لای ئێمە خۆرما ئەشکال میسە خۆرما دێرم گشت ناجەهە ماشەڵا گشتی بەرگردە خۆرما ئەشکال دێرە ئەنگور ئەشکال هەست کەمالی هەست دێزل ئەند هەست ئەشکال ئەنگور دیری من هەست لە سیە ڕەشەکە هەست و هەنە ئەسکەری ڕەنگ ئەسکەریە هەست ئەشکال ئەنگور دیری من ئیسا من سێ شکل دو شکل دێرم یەکی کەمالیە یەکی دێزل ئەنزە ئەنگور هەست وە کامیان خاسە جنسەکەی خاسە زانیم وە پێ قەڵەم لەلی بڕی من نەیمنێ تا ئەو قەڵەمە سەوز کرد ئەو قەڵەمە سەوزە ڕیش کوتە پەل کوتە هەڵکەنیمنێ نێم نێشونێتتر هەنام نێشونتر چاڵەکەنی بەڕایە و سەماتی دێمن و چواردەوری خاستکەیم ئاوی دێمن و 2 ساڵ بەردێت ئەنگور وەڵا خۆرەکە کەمی تاسیرکەی لە ئەنگورەکە
هەر ئەنگوری ها دەیشتە و خۆرەکە تاچیرکە هەرکە نە ها سایکی و ها ژێر دارەکەی خۆی گەڵاگان هابانێ حەفاڵە ڕای و سایکیە قەت خراو نیوت بەس هەرکەمە ها وەرخۆرە و خراوێکێ ئاو هاکنار جەوە و ئاو وەپایە ڕێکێت ریشکی دریژە هەناو ئاو ریشکی ئاو خۆی لە هەفتەکە دوو دەف ئاوێدا هانە حاصل هانە هەن حاصل گردیە حاصل گردیە باعث بێ هەفتەیە دوو دەف ئاویدە ئەڕا حاصلەیە خراو نەوت ئەڕا ئەنگوریەیە خراو نەوت سەڵەوات بەر محەممەد ئەیە ئەنگوریەکەیان ئەیە مثال مانگە دوو دەف ئاوێ ڕۆژێک ئاوێدام سێ ڕۆژ ئاوێدام و ئەڕا خاتر حاصلەکەی واللهی هەمایە وەل مەلوچوو و بڵبڵە نیەتوێنی هەمایە بکەیت چونکە بڵبڵ هەسەی خۆی مەلوچی ها هەسەی خۆی کە ڕزق خۆیانە یانە هەر شتێ ڕزق خۆی دێری بڵبڵ مەلوچە ها ناو باخە یانیش ڕزقیان لە لێ خۆ تێی من سندوق تێری من خۆمان و قەیچی دینی من بڕی من سەفتەیەکە من ناو سندوق و بێبنێ وەڵا ڕا ئەلوەی خانەقەیەن هەست دکانەکان هاوسامان توان مەسەرەن تماشا ئەنگورێکەکەی خاصە یەوشە ڕام باردە سندوق ئەوشە ڕام سندوق ئەیە لەوا فروشی بنێ واللهی خاصة يعني دركي من خاصة يجب الحمد لله والشكر الحمد لله والشكر ناشكر نيبن والرزق رب العالمين الحمد لله والشكر حتى عباغ ما ندر شو خواردن ما ندر شو زراعتي وهندار ديدا بي سما ديدا بي كيمياوي ديدا بي باي قلبو كيت قول سالي بايا ديدي اللي بيل قول سالي بايا تا قلبو بكيت باغاني كيمياوي ديمنا بيان سما ديمنا بيان ولا حفتة دو دفع سي دفع اوج ديمنا بيان استعمار كي وراهن هن زراعيش هن بيلا قلاوة او يسار اخر ودا الزواجيش كفتها اگر زواجي خاص بود نخت بود او حاصله ناجحه اگر طماطم بود خيار بود شامي وكال بود ودس نجيه زواجيه اسمي ديدا بي زواجي خاص بود او حاصله ناجحه والله يس حفظي كيمن وقلت ديمنا بيان تاخراونو اگر آوا اگر كيمياويه خوي يسال لي موسمه خاصه تموز واب باخ اوتوي او دايدا بي او هن دا انتاج وشكو نيوت انتاج قديش او دارو بود خاصتري شو بود اگر اوي نيات انجاده وشكو بود هیچ قيمتي نيه شوكيان لحفتي من تا دوانزه من ناباخ كار كيمن لدوانزه چي من نان خوي من لياك لدو تيمن رناو باخ تا ساعات هفتي واره والله اگر موسم مثلا انگور چنيمنو انجير چنيمنو زيتون چنيمنو انار چنيمنو ايا دي تيمني چنيمنو كيمن الصندوق وشوكان شرا بازار بيمني او رد كان اخوان تيان بن لنيما زراعه فرمهم راهن كده ايا سايما وقت انتاج ما خاص بود دي نشم لغير منطقه ترى مال باري من انتاج خومان حاصل خومان بيمني بازار لبازار متوفره دي انتاج خومان تربقى ايا قول صالح قلبي اوكي قول صالح قلبي اوكي خاص قلبي اوكي شوار دوري زي وقاي قشتي قلبي اوكي اسمده ديدا بي كيميائي ديدا بي واخرش او ديدا بي دي زي وقاي نخدار ابو قوة دار ابو ديدا او دار دي من بو انتاج خاص بو. دار خورما
و فەسیلە فەسیل دەرکەی دارەکان تا گەورا بوت دی خۆ زانیت ئەگەر هاتووە بیچکی لاوردی دێ جمبارەکەی لەقێت خراو بوت گەورا بوت دی زانیت وەختێ کەنی نییە کەنی بنێ فەسیلەکان لە تەحویلی کەی بنێ جیتر و دی موقع دی هەنێکەی من نەیمنێ چاڵ مەقەیەتی کەی من تا وەختی گەورا بوو وەختی گەورا بوو دی 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ ئەنجا مەنتاژ دێ دەکەی ئاخر لە دارەگەیە ئەو فەسیلە لە پای ئەو دارە دەرچووت زانینەوە ئەگەی چە خۆرماگە ئەشرەسی بوو ئەشرەسی خدراوی بوو خدراوی خەسەوی بوو خەسەوی زانی دووە پێ ئەو فەسیلە لە پای دارەگە لێوات دەرچوو زانی چه شکلێکە نەوەگەی مەڕوو خدراوی خاسە خەسەوی خاسە ئەشرەسی خاسە و نوعەتە چکلێتی شنە پێ چکلێتی و سوکەری ئێستا من دار دێرم ئەوە دارێکە لەورە دوان دێرم سوکەریە دار دێرم ئەوە خدراویە یەش ئەشرەسیە ئەوش یەک دێرم لەورە ئەشرەسیە گەوراست ما هەوڵەیەکە ئێستا هەم نەفسی ئەوەسە پای خاسکەی دەیمنێ لە بێڵ کیمیاوی دەیمنە پێ سەما دەیمنە پێ و ئەگەر ئەنکەبوت ما ئەنکەبوت مەسەڵە خۆرماگەر دەریە دالێ ئەنکەزانی ئەنکەبوت دالێ زانی دووە پێ یەکسەر دەرمان ڕای تێری من ڕەشیکەی بدەیمنەلی وەڵا سەڵەوات فەرە دێرم ماشەڵا فەرە دێرم دارە خۆرما قاتا دارە خۆمە لێرە دێرم ئەیەکیشی دارە خۆرماسە ئەوش لەورە دێرم دارە خۆرماس لەو قاتەیشە دێرم دارە خۆرماگە وەڵا وەختی ڕەسید چنیمنەوەی هەم کەیمنێ سندوق یا ئێستا دکاندار تێت بێدێ یاڕە ئەلوە بێمنێ یا دکاندار خۆیان تێن شی توای من بنێ نێل نێڕا خۆرماگەی ئەوە قەدیم بوو تەواخ کردن لە ژای سینی تەواخ کردن قەزان کردن ڕاجینان ئیسەکیشی بێسە ماشەڵا لێ نایلۆنەسە وسا ڕاجینان کردن تەواخ کردن نان لە بانێ خواردن حەسیر کردووە پێ لە بانی دانیشتن واوەشنوە پێ کردە گەزبوە پێکان و قەلاو پاکێوکەی بن و بێڵ دەیمنە لێ پاکێوکەیم و قەلاو لاوەیم لێ گیاگەی فەڕێ دەیم سزیمە گیاگەی لاوەیم دواخر پاک دارەکان دەیم لێ لە بێ ئەیەسە هەست سێ ڕژێ دەفە ئاویان دی ئێستا ئێنگە هاپایداری جەوە کەمێ دوورە بەهێز کەمێ دارە خۆرما یەک وژە دوو وژە دوور بوو لە ئاو چونکە دارە خۆرما مژید ئاو مژی چوو هەن ئاوەگە وەختی ئاو دێمن مستەوا خۆیە هەناز دێرێ قیاس دێرێ قیاسی زانیم وە پێ ئاوەگە لە لێ بڕی من وەڵڵاهی ئاوەگە نزیکە وە دادەخە چارێکی ڕسێ پێە ئەنجیر هەمووە دار نریێت هەمووە قەڵەم ئەیە سەنگە دار پتقاڵە ئەیە پاکێوکەی من پاگێ بەهەیت ئیدا گیا لە پای لاوەی من تا دارەکە نەکوشێت خۆ دارەکە بێت ئەنجیرش هەم هەنا قەڵەمە و هەمدا ڕیشگە نەیدێ وە قەڵەم کام جنس خاسە وە قەڵەم نی من ئەنار هەموو ڕیشگ نەیدێ هەموو قەڵەمە هەم قەڵەم بڕی من کام جنس خاسە قەڵەمەگەی نەیمنێ شەتڵ نەیمنێ شەتڵ تا بەرز بوو هەک بەرز بێ ڕیشە کوتا هەڵکەنیم نێ تەحویلی کەیم لە شوون خۆی جیتر وە یەک ساڵ دی بەردێت والله دي لا اول هنا قول كيت اول تاوسان وقول كيت دي قول كيت تا زمسان اكيد عناد دي لازمسان ودي قبل ما عناد سويل دي دلي ياك هواي قتي شو سويل دي دلي انا لقي شيرين وبود تامدار وبود ام واقام جاد دس كيم لتشنينه انار انواع ديري انواع انار هس
ئەشکاڵ هەست ڕێژاوی هەست لەیەکێتر هەست 4-5 نوع خاص هەست واللهی لەبان زەراعەت بخوانیدی ئەو مهمە مەدرسەی زەراعەت غێر بخوانیت خاسرە لە ئەیەکانتر زانیت چی شتی ئستەفادەی دەڕا باخ ئەوە وەختی خوێنی دەراسە زانیت لە زەراعەت زانیت چی شتێکە ڕاباخ مستەفیدە خۆ ساڵی هەم یەک دەفە دێت ئەینەن هەم وەک هەنا ئەنجیر و هەنا نا وەک زەردەلووە یەک ساڵ یەک چین دێ دەکەی واللهی ناجە هەست بەس خۆ سایکی توای هەم ئەنگور سایکی توای ئێستا پتخاڵ دێرم یعنی ئێستا پتخاڵە یە پرتخاڵە ئێستا یانە پتخاڵە یا سایکی توای خۆرەکە وەختی دێدەلی چەندی ئاوێ دەم خۆرەکە دێدەلی ئاوەگەی بێت وشک بوو ئەگە سایکی بوو چە ئاو خۆیت پتخاڵەکەی ئاودارە بوو تامدارەترە بوو کابرا وەختی دەراسە خۆنی باوگی دەرچوت 10 ساڵ 20 ساڵ دەراسە خلاص کرد و تەعب و شەونە خەفی و مەسروف ڕێ کردیت و ئەشکال و کتاب ما کتاب و ئەشکال ڕێ سینیە تا ڕەسیدە دەرەجەیەک کولیە خلاص کرد تماشای تاینی نییەکە ئەڕە تاینی نیەکە چەند ساڵ خزمەت کردی باوگی دەرچیە خدمەت کردی هەن کردیان تاینیان نیشنەکە ئەگەر هاتو تاینیان بکەن ئەیە تاین بکەن و عمال عامل ئەوە موظف ئەوە مهندس یە دکتۆر هەر کەس یەک وەزارەی خۆی تاینات ڕای واز مەفتوح بکەن واز بکەن تاگیش ئەڵەم تاین بوو کەس هەن نەوت بێکار نەوت ئێستا بچوو خەریجی دیری من ماڵەکاری کرد خەریج مهندسە تەکسی کار کرد ئەشکاڵەکەن یانم تاینان یەکەن چە بکەن بەقاڵیکەن هەنکەن ئەیەسا